گۆڵێکی زۆر گرینگە. سلاح ئەی هەوار لە سلاح لە چێندەڕا گۆلی کرد ئەی هەوار. سلااو هەوڕیانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەڕام وڵاتان لە پارتێکی نوێی کارێر مەنەجەرمۆت. هاوڕیان لە پارتی پێشوو بینیتان خاڵی باشمان لە دەستداوە لە خولی ئینگلیسی. بەڕاستی تۆزەک لە دوای ماشتەستی تۆزێک بۆ پاشکەوتین لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا خراپ نینە. پێنجەمین یەکەم نۆ خاڵی مە حەف خاڵمانەیە، یعنی سیاری ڕۆشتۆ هیچ کێشەیەکمانی زیارێکمان نەدۆڕاندووە، تەنیا یەک بەرامبەر بوونمانەیە. یاری ئەم جارشمان بەرامبەر بایرۆن لیڤەرکۆزن سیاری قورسمان کرد. ئەو یاریش ئاسان نییە. پێش ئەوەی دەست پێ بکەین هاوڕێن، ئەگە سەرتان بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لەبیر مەکەن، وەکو هاوکاریەک بۆی بتوانین بەردەوام بین. ئۆ باڵۆندۆر هالاند باڵۆندۆری بردەوە هاوڕێیان، بەداخۆ یاریزانی ئێمە نیە. هەوڵماندا بیگوازینەوە، بەڵام داوای پارێکی خیاڵی دەکرد و پارەشمان لە دەست نەبوو. پیرۆزە لە هالاند ئیشاڵە لە هالاند ئیشەڵە لە گواستنەوەی زستانە مەحاوەلە دەکەم بیگوازینەوە. پیرۆزە لە هالاند. یاڵە با دەست پێکەین هاوڕێیان. چوارەم یاری خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا. دانی ئۆلمۆ زۆر سێرە بە کۆنات یاری بە ئەو یارش سۆبۆسلا یاری پێ ناکەین. جێمی دۆم ئەگەر دەرفەت بوو دەهێنی ناو سیمیکاس ئارەخۆ تا کێشە نییە. با بڕۆە یاری چوارم. داری نوێنێز بۆ ئاخیرانە شتێکی باشی کردووە، 3 گۆل لە دوایین سێ یاریدا لە سێ یاری خولیانە پانەوەڵەکانی ئەوروپا 3 گۆلی کردووە. شاندانی ئۆرسمانی کە ئەو یاریزانانەی کە ئەفسانە لە یانەکە لە مێژوو یانەکە شتێکی زۆر جوان. ئۆ تەواو یاریگە سوورە بە ڕەنگی درێسی لە لیڤەرپول. ئانفیڵد زیس ئیس ئانفیڵد نێڤەر گیڤ ئاپ. کەشو هەواکەی زۆر خۆش و لەبارە بۆ یاری. یاڵە take a look at the Liverpool starting 11. Konstantinos Tsimikas starts with Trent Alexander-Arnold in the fullback positions. Curtis Jones plays alongside Rodri in the centre of midfield. نەیهێشت با لیڤەرکوزنی ئەڵمانی ئەو سا لە خولی ئەڵمانیش تۆزە گۆزعی باش نییە. چ بوو هەر بەڕاستی ناوێرین یاریزان بەر تۆ لە لێدانی سزا دەترسین. نا سڵاح یەکە سەرامەکە کاکە با تۆبەکە بێ. ئۆفساید وەڵڵا ئۆفساید نەبوو هاوڕێن، دەستکەکەم بەردا. ئۆهۆ باش بوو. ئۆهۆ نەگەیشتێ. وەڵڵا خەتەرە. ئۆفساید و ئەخیرەن ئۆفساید. ئۆ وەستەکەوە وەڵڵا خەتەرە، وەڵڵا خەتەر وەم زانی یەکەم جار شوت دەکا نەکەی هەر پێشم بە تەواتی چۆر کرد بوو. داویدرایە یەک دوو یاری خراپ بوو، بەڵام بە کۆی گشتی ئەم وەرزە باشترین یاریزانمە. ئەوە چییەوە؟ وەرە بڕۆ کاکە بڕۆ.
اي والله جوانه ئەوە گۆڵ نەبێت چ گۆڵە ئەی هاوار Well, this could really help the cause. Has a go. الله Sure, that was جۆن سفێرە و in شوتانەیە danger. والله دوو هێرشی 100% بەڵام گۆڵ نەبوو Encouraging گرنگەوەی move from تۆپەکە لای Liverpool. خۆمانە نا والله غەڵەتی داری نوێنێت Oh, that's a solid piece of defending when it looked as though it might go wrong for them. نا Teammates available. بەس بمزانین بایلەنەکە ئەو یارزانە چۆن واخێرا دەبن دەست خۆش نانە سیمیکاس Could play it in. وستەکەوە والله Take the lead here. والله ئای هاوار والله ڕۆی هەر یەکەم جار دەبا گۆڵ بی Magnificent. شتێکی یەکجار جوانیان And outrageous. هەستان What فێرتس a goal it was. فێرتس یەک لەو یارزانە بوو ویستم بیگوازمەوە Football lovers will appreciate. A goal to get والله the blood جوان flowing. Well, he's hit this so well on the high volley. بە گۆڵێک Just بە look at the پاشکەوتین power he generates. That's a wonderful goal. It's unstoppable. Brilliant stuff. Tsimikas. Now goal news to bring you from one of the other games. Here's Alex. ئەی Scott کاکە with دە the ئای details. هاوار It's a goal for Manchester City. ئۆفسای لە دارێن نونوس دارێن نونوس دارێن نونێس Thanks as always to Alex Scott. دایی هەدیەک نۆنێس نانا زیرەکە An attack full of promise. ئەوەستەکەوە Well, you've got to say, بۆنیفیت comfortably off target ناوەشوای still. هەیە Yeah, that's a بۆنیفیت waste of تەشتێک possession. وایە His teammates are not happy with him, and they're letting him know. Rodri. Konate. لەوەی جوانتر ئایا ئۆفساید And now in a dangerous position. گۆڵە والله دارێن نونێس ئەوەشی چوان بە داوای لێبرد ئای Turning هاوار defending. Liverpool chasing the game, but they have a corner. بتبینم دارێن نونێس Can they draw? ئای I certainly think so. تۆپەکەمان تا هەیش بەڵام Keeper's ball on. ئەی ئەو Romagnoli. Jeremy Frimpong. ئەها ئەو وێرتسە زۆر مشکلەیە And وێرتسی a goal has ئەڵمانی gone in the Dortmund game. With all the information, here's Alex. Yes, it's a goal for Borussia Dortmund. They've scored the opener. والله هاوڕیان ناوێرم چمە سەری The fans are enjoying what they're seeing here today, Derek. Thanks for the update. ئۆهۆ Alex. والله دەستیان بۆ Get شەڕی کرد something positive on the counter-attack. هەدی شەڕ نەبێت دیەوە چێ دەی This could be troublesome. نونێس گۆڵی بەرامبەر دارێن نونێس والله دارێن نونێس سووران و با بڵێن ئاردوو ئێڵدووی لەگەت دامەگرامی گۆڵە بەسکەوانە لەگەت دادەگرم نازم ئەو یارزانە پێی خواردەبی خەتای پێڵاوەکەیتی Attacking football at its بەس very کەیس داناگرم ڕاستەخۆ گۆڵە best. And of course, دارێن نونێس گۆڵێکی جوان So in business once more on the back of that very important equaliser. 1-1. Hoffman. ئێ کاکە تۆپەکەت قەتع کرد و لۆ بەردەبیەوە Palacios on the ball. ئەها ئەوەستەکەنەوە Well, the electronic board showing one additional minute. Hoffman. وای نەکەی والله برافۆ The danger. والله برافۆ ڕایە For the respective managers to press their job. جێمی بەرامبەر بوون ئەم جێمە دەبێ ئاوڵێن بیبێنەوە Commenced here at Anfield. کە بیبێنە بەڕاستی یاریەکانی ترمان تۆزێک ئاسانترن چکە چوارەم یاری قورسمان کرد Grimaldo. ئەوجە یاری ئاسانەکان دەست پێ دەکەن And hit with ئەوانە هەر velocity. ئەو هەوار ئەوانە شوت دەکەن Tell you what, hasn't missed by much. Well, the stats back up what we've seen so far. بەس لە خول مانستی یاریەک نەدۆڕێ زۆر مشکلێ زۆر Let's hope for more of the same. بەڕاستی Long range مانستی نەدۆڕێتن بە ئاسانی نایگرینەوە دوو یاریمان بەرامبەر ماستی ماوە
بێگومان دەبێت هەردوو یاری ببینەوە بە هەر جۆرێک بێت ئەجینە Really good challenge. And ئۆ further دارێن noise. نونێز دووبارە لە Well, ئەوساید that was always going to be offside. He just needed to hold on to the ball that little bit longer. ئەوزارێ نەوێرە پاساتەکە بدە Rather congested in the middle of the park. غەڵەتەکە لە ئێمە بوو لە نونێز نەبوو یاڵە نونێز پاساتیان دەڵێ مەستەرەیە Maybe to use their counter-attacking ability to good effect. تۆپیان لێوە ناگیرێ زۆر سەیرن Room now out on the flank. Hoffman. هاها وەرگرا Good and fair challenge. ڕاستی دەبێت چاڕی یەک دەرفەتی بچووکیان Right, بکەیت so I believe there's been a change to the scoreline at the Bernabeu. With confirmation, here's Alex Scott. دووبارە ئۆفساید نونێز کانۆنێز وەرەدانیشە مردم لەگە ئۆفسایدەکان تو دانە نونێز دانانیشێن ئۆلمۆز زۆر وەزعی شڕە ئەو یاریزانانەش دەرفەت پێ بدەین هاوڕێیان جۆتە با بێت تێرە چ کێشێ کەسی تر نمە تەنیا نۆنێز ئەویش کەس نییە لە شوێن یاری پێ بکەین تاواتایانیشێن Keeper's made an initial great save, but کێشە نیە با نۆنێز بەردەوام بێ 1 back and now trail by 1 with 57 minutes played. Alex with the info as ever. And support available. نۆنێز ئەڵڵا لەو گۆڵە نۆنێز وەڵڵا باش دامانە نیشان ئەڵڵا زۆر بێڕەحمانە لێیدا دارێ نۆنێز نانە دەمانێت خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەبێ دۆران ببین هاتە ئێستا چوارەم یاری بەبێ دۆڕاندن ئەڵڵا ئەو شوتە بێڕەحمان ئەڵڵا ئەوێ چۆن دەردێ کاکە گۆڵێکی یەکجار جوان ڕیمۆنتادە بەرامبەر بایرۆن لیڤەرکوزن We're into the final half hour. ئەی نۆنێز Romagnoli. ئەی هەوار هەر بە لەحزە و تۆپانە وەرناگرم وەڵڵی پاساتی نەدا چکە تاو هاتمە دەرێ گوتم ئۆفساید بی ئەی هەوار ئەو وێرتسە زۆر مشکلەیە وڵای هاوڕێیان Oh, it was a crucial زۆرم حەز challenge. لە وێرتس و هالاندا Just a quick کە reminder, ئیمباپێ we'll have more action from the Premier پارەکەی League زۆر coming your way. گەلەگە لە زۆر داوا دەکە ینی گوناحە و پارەی پێ بدی هیچم پێ نامینێ ئەجەم لە جات ئەوی پارەی بە هالان دەدەم بە ئیمباپێ دەدەم ئەتوانم دوو یاریزان بگواتمەوە هەدیە Goalkeeping, you've got to say. And apologies to Alex. Sometimes when exciting things happen, we have to cut her off. We don't do it too Yalla, often, Jota. of course. Just to confirm, Monaco has scored in that game, and they hold the aces presently. ئەوی دارێن نۆنێز هاتریک Missed by all that much. چاومان لێ هاتریک بکاتن نۆنێز هەدافی خولیان و پاڵەوانەکانی ئەوروپاشە چکە پێش ئەم یارە سێ گۆلیە بوو تازەش دوو Just ئەوە 20 پێنج minutes remaining now. Oh, great vision. So Bosley. ئەی هەوار پاساتەکەم نەدا هەتە لێستاندە Alex Garcia. ئەی هەوار تاوا بم لۆ خۆم گەڕامەوە تۆپەکەم دایەوان Could cross it in here. نەکەی 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 Under the course. What a commitment to defending. Now counter-attacking possibilities. ئەی Well, it هەوار looks very حرەکەکەش promising, نەیگرت but it came to nothing in the end. Now, I believe changing circumstances in one of the other games. Alex Scott. دقە زۆر نماوە A third goal for Manchester City, and now behind by ئەی 1. هەوار خەتی پێشەوەیان بەڕاستی باشن Alex keeping بەڕاستی it right up سعادە to date. نەکەی ئەی هەوار شانسمانە بوو But off the post here. باز بەڕاستی ئەوان زۆر بەجوولەنە زۆر ناچار دەکەن هەندێک شوێن چۆرکەی Diogo ڕاستەخۆ Jota لێ هێرش دەبن sets up the chance. گۆلی ئەڵڵا نا گۆرچیان زۆر زۆر باشە Well, having been awarded the ئەم goal, یاریە it گۆچەکەیان هەتا بڵێ looks باشە the issue beyond all doubt. And play. نۆنێز لەکوێ
Rodri. الله لە گۆڵچیەکەیان Outdone himself with that save. والله کاکە گۆڵ نابێ Well, the short corner routine. He fancies it. ئەی هەوار ئەو هەموو لێدانە ناچێتە گۆڵ ڕۆدری دوو محاولە لێ سەریەک دقیقە 85 تەنیا 5 دقە ماوە ئەوەندە خۆمان بگرین زۆر گرنگ دەبێت Grimaldo. یاڵە و یێرشەش تۆپەکە بگەڕێنەوە کاکە Jones. And this is Diogo Jota now. هەوار ناڕوە کاکە ناڕوە مەجال نادە دقیقە 89 گۆڵ نەخۆین زۆر گرینگە دەستخۆش ڕۆدری Stoppage time. تەنیا 2 دقە نیو دقە ڕۆیشتۆ دقە و نیمە Use of the substitutes bench. ئای دەستخۆش ئەی هەوار تەمشا خەریتەم کرد ئاخیر هێرشە نەکەی بەردمانەوە پیرۆزە لە خۆمان And the referee چوارەم یاری تەنیا یەک بەرامبەر بوومانەیە سێ برنەوە تعادلە It was a tight game. لە ئەبتاڵ وەزعمان هەتا بڵێ باشە ئەوەی خراپە خولە مانستی سێ گۆلی کردووە مانستی زۆر بێزە یاری ئەم جارە بەرامبەر ئەستەم vێلا گۆلچەکەمان بەڕاستی گلەی دەکەن لە محاولە دەکەین لە جامیان لە ئەبتاڵی دەرفەتەچی پێ بدەین کێرهێر ئەڵمانیەویش سێ ڕۆژ ماوە بۆ یاری لە ئافتانش ئەو هەفتەیان ئافتەشکەیە جەمال موسیالە دەگەڕێتەوە زۆر گرنگە بێتەوە پێکاتەکەمان بەس لە خول وەزعمان بەڕاستی باش نییە 16 خاڵمانە مانستی 26 یعنی هاوڕێیان دەخال لە پاشین مانستی تەنیا یەک یاری بدۆڕێ زۆر گرنگە بۆ ئێمە ئەو یاریەشی بەرامبەر برایتۆنەکە 5 گۆلی لە ئێمە کرد با بزانین چی دەکە ئەویش بە یوان خاڵ لە دەست بدە جەمال موسیالە ئەو کات جەمال موسیالە جەمال موسیالە نابینم هاوڕێیان ئۆت هێشتا ماوێتی ئەو یارە جۆنس بە ئەساسی یاری پێ دەکەین بەس کێشەی ئەو ئۆلمۆ زۆر ئەوەیە لە مێژە بێتاقەدەم چەند پشی پێدەم ئەو کوڕە هەرچیان نابێتەوە زۆر سەیرە یەک دقە هاوڕێیان دەبێ ئەوە کارتی سووری هەیە لای بین بۆ ناو یاری بەرامبەر ئەستان بێ لە یاریی ئاسان نییە یاڵە دارێ نۆنێس دوو گۆلی کردووە لە یاری ڕابردوو بیرم نەما بوو بەس تازە نووسرا بوو یاڵە لە ناو یاریگای خۆمانە هاوڕێیان دووبارەیە باڕەتی بێت ئەگەڵە نەمە ساڵ ئەم یاریە لیڤەرپولی بەیز بردیوە ئەی یەکەم مەحاولەی دارێن نونەس نانە تۆزێک دوور بوو یاڵڵا مارتێنێزی گۆڵچی هەڵجێتینی ئەی هەوار دەبڕۆ هۆستەکەەوە یاریزانە لە تۆپەکە نەڕۆی لە منیدا گۆڵێکی زۆر گرینگە سلاح ئەی هەوار لە سلاح لە چێندەڕا گۆلی کرد ئەی هەوار وەڵە جوانە ئەی بتخۆم مۆسلاح باوچیە بوومەکە ئەی هەوار وەڵە ئافرین وەڵا تەسەورم نەدەکرد گۆل بێ هاوڕێیان
زۆر زۆر دوور بوو بەس سەیریکەن ئەی هاوار لەو گۆڵە جوانە بەدخۆم محەممەد سڵاح ببورە مارتینێز ئەو تۆپەی سڵاح دەرنایەت ئەی هەوار لەو گۆڵە جوانە So off we go at 1-0. نانێ ئێستا زۆر زۆر باش بووینە بیدایەت تۆزەگارەکەمان لەسەر خۆمان قورس دەکرد Promising position this. بەس ئێستا نەک شێوازی شوت فێر بووینەکە بە کەلکمان هاتوو Curtis Jones. Could be something ئەی building هەوار for Liverpool. پڕۆنۆ نیاز This has to be. گۆلی دووە ئەڵی هەوار Ball is still alive. Oh, could be a گۆلی chance here. ئەی هەوار لە مارتینێز He's done so well. وەڵا دوو تۆپی 100% دەرنێ سۆبۆسلای ئارنۆڵ یاڵە بزانین ڤاندایک وەرە ڤاندایک یان ئەرەخۆ Put into the middle. دەی یەکتان ڤاندایک ئەی هەوار بانجی دەکەم دێتن Rodri. Diaz. Nunez. گۆلی ئەی هەوار لە نۆنیێز What a chance that is to extend. the هەتا lead. ئێستا زۆر زۆر Just باشین can't find it for the net. ببورن بەس یەک بەیت تۆزە جێسیقەی نییە Let's get over to Alex Scott because she's got a goal at the London یاریەکان چەند Stadium گۆل زیاتر football. بکەین It's a goal for باشترە Everton. The goalkeeper did all he could, دەی but پاساتەکە no بدە one was جۆنز going to stop that one. ئەوە چاوم لە It's شوت 1-0 باوڕێن here بۆی with وای لێت 17 minutes played. Alex there ensuring we don't miss a thing. Oh, good ball in ئەوە چ behind. دەکەین Jones. یاڵە سلاح سلاح تۆپە ئەبڕا دەگرێت چۆن ڕای ناگرێت سلاح یاڵە سۆ بە سلای حەزم لەو شوتانەیە Attack is stopped. وەڵا گوناحە Leading by 1. And they press home. حەزم لەو شوتانەیە Corner. یاریزانەکەی وان کەوتنە And they've gone with Van a Dijk. short one. ڤاندایک Halfway clear. Diaz. گۆلی ئەله Defending. کاکە هەمویان دیفاعنەوانە تۆ بناڕوە هایسە دەفرێت ئەی دەستخۆش داگیس Patient build-up, but not quite the end product. ئەی دەستخۆش ئەی دەستخۆش Rodri. Jones. نا 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 الله لە مارتینێز وەڵا مارتینێز To keep that out. دوای گۆڵەکە سێ تۆپ چوار تۆپی 100% دەرینە وەڵا ئافرین مارتینێز غەڵەتم کرد کورە وەرە Making والله good ئەستن progress. ڤێلا لە هەر تۆپێک بێ احتیمال تاتا ئاوت But has delivered. احتیمال ئەوەی هێت زارباکت لێ بدەن Diaz. بڕ ئەیوار تێلیماس Careless there as the ball تێلیماس changes لە hands. لیستەرستی بوو یاریزانێکی باش They found a way through. Diaz. یاڵە ئەی هەوار یان بە گۆرچ دەکەوێت یان بە دیفاع ئەو هەموو Poor distribution from the keeper. گۆڵچواندانە تۆزێک باش نییە هاوڕێیان Liverpool trying to get things moving. That's a lovely ball. Oh. There might be something building now. And it's on there. وەی 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 چۆن ڕێککەوت هاوڕێیان That puts them further in گۆڵی دووەم دارین ئێستا نانە بەڕاستی داریون نوێنە زۆر ڕام لیتی ئێستا گۆڵی ناچوێنی حتا بڵێ Here's بەرەکی باش ئێستا نا 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 داست خۆش داریون نوێنێس ئەوە بەڕاستی ئەگە بمێ بیفرۆشم ئەو هەموو گۆڵە دەکات ساڵەکەی دەفریتن a big development in Yeah, one must- of the other oh, man, games. dear. Alex Scott has news of a penalty. Yeah, it was West Ham that were awarded the penalty. Keeper went the right ئەی way. هەوار ڕەگەر ڕێک دەکەوت That one. It's now 1-0 with 39 minutes played. Fantastic, Alex. Thank you. Some good work to win it there. چۆلە بڕۆ Diaz. Genuine chance. مۆسلاح And
ئەی هەوار وەڵڵی مارتینێز ئافرین ئێستا مارتینێز نەبە بەلای کەم 6 گۆڵمان کردبوو It's a good save from the keeper. یاڵڵا یاڵ They decide against putting it into the box. Salah, good cross into the middle. ئەی هەوار Fully away here. They could be in trouble here. Nunez. سلاح ئەی هەوار هەموو هێرشە وەڵڵا ئەستەن ڤێلە وەزعی هەتا بڵێ خراپە یاڵڵا یاڵڵا ڤان دایک نییە دوورە Do something here. Diaz. زین ئەوە شوتی کووە ئەڵڵا داری نونس خۆی دا بەر تۆپەکەی ئاوڕێیان This is for them. گۆڵەکە بەناوی داری نونس نووسرا نانە ئێستا بەڕاستی ئاگرین تیپەکان ڕادەماڵین بابێن یەک یەک بابێن Well, here's the replay, and it's a good finish. You've got to praise the pressing from Allah, the Lali. front. Oh. Once they nicked the ball, they weren't going to miss from there. والله فاولە ئاوڕێیان والله فاولە و گۆڵە کاکە قەت والله گوناحەوە گۆڵ حسابی بە هاوڕێیان بە ئەنیشکی کەوت نەک بەدەستی ئەنیشک بەدەست حساب نییە کاکە بەدەست حساب بە بێگومان بن کە گۆڵەکە ڕەبزەبەوە یاڵە کاتیەوەیە شوو بە یاریزانەکان بدەین وەرە نانە ئاوژ نە نۆنێز دانانی شوێنم کاکە ئەس دەکەم ڕۆدری پێویستی بە بشووە تا زۆر یاریزان دانانی شوێنم با ڕیتمی یاریەکە لە دەست نەدەی And the ball is rolling for the second half of a pretty one-sided game. ئەی ویستم بە پۆست عرەکەی بکەم یاریزانەکە ئەڵخەڵەتێنم بەڵام سەری نەگرت هاوڕێیان والله Now, this has to be والله خەریکە تۆڵەما لێ بکەنەوە quality bit of goalkeeping. ئەی هەوار They نەگەیشتمی do from the corner. ڕامسی And it's a short one. Into the نەکەی area it نەکەی goes. ئامان زمانە کەمترین گۆلیش بخۆن ئەی هەوا لە ڤان دایک بۆ دەکە And the ئەی shot دەستخۆش wide. ڤان They could be ئەو in trouble now. And blocked it دەستخۆش down. ئاراخۆ یاڵڵا والله جوانە و تۆپە ماشەڵڵا لەکوێ ئێفاوت Szoboszlai. یاڵە جۆتا تۆزێک بەرز بوو By quite a distance. یاڵە ئۆ دارین نونز والله دارین نونز بە چاو چوو هاوڕێیان وەرە دانیش وەرە کاکە بە ئەم چاو نەکەی چێم هەیە والله بە ناچاری ئەوە یاری پێ دەکەم گۆچیش ئەگە مەجای تێدا بێ شوێنی ڕایە تاوتە وتمان دەرفەتی پێ دەین بەس نۆنێز مساب نەکەی هاوڕێیان ئەو یاریزانەوەکەیە شت بۆی ناکەم کاکە ئەو جێسیقی نییە Jacob Ramsey. ئۆهۆ ئەو یاریزانم دەرێت دیوارە تۆپەکەی پێ دەکەوی دەداتەوەن Doing a good job of looking after the ball. Diogo Jota. Federico Chiesa. Nunez. هەباس تۆپەکە بستە دەرێ ئەوە دانیشی نۆنێز Chance for them to go لە now. ترسێمی سابەکەی زۆربی Time to cross to Alex with details of a goal at the London Stadium. بەس مادەم هاوڕێیان بە خۆی دانەنیشت ینی بە ناچاری ئەوە حاڵەتەکی باشە ئەی هەوار لەو گۆلە جوانە That has been absolutely ڕامچی بوو thundered home. والله هاوڕێیان گۆلە یەکجار جوانمان خوارد نا پێشم چۆر کردیە چکە پاش سێ گۆلەکە تۆزێک سار بوومەوە Off we go then. 3-1 the score now. Szoboszlai. یاڵە سلاح Could turn out to be a really good ball.
نا جارێکە لە ماکرد براکەم خۆ ناتی ئەم جارێ بۆ سعرەی بڕۆی. Well, Jeff Shreves is pitchside for us and has an update on that injury. Oh, Yeah, horrible yeah. injury to his shoulder there. Landed right on top of ئێ him. وەڵڵا غەڵەتە Sore, کاکە ئەو تۆپەی لێو but he's دەدەیوی. tough and I think he'll carry on. Cheers, Jeff. ئەی هەوار This was red and the ئەو ball پاساتە changed ناشیرنەی. ڕۆستەکەوە hands. That's out. the play. It'll be a throw now. دەقەی چەندە دەقەی هەفتا و سێ. Liverpool come away with it. Dominic Szoboszlai. On to Salah. Promising looking ball. یەڵڵا شوت کە جۆتە. The danger averted for now. Ross Barkley. ئەی ئەو تۆپەی قەتعکە. وەڵا ئەوانە ئاخیرەکەی تۆزێک شەمان پێ دەکەن Jacob ناوڕێ. Ramsey. A turnaround in possession. Excellent positioning. I'm being told of a goal in the game at the London Stadium, so let's go to Alex Scott. Another for West Ham United. They now lead 3-2 with 80 minutes played. Oh, goal here maybe. گۆڵەکی ئاسان هاوڕێیان زۆر بە نەرمی زۆر بە هێواشی. ئەڵڵا لەم گۆڵە. تاو یاری کۆتایی پێهات. زۆر بە هێواشی و لەسەر خۆی. ئای دەستخۆش. نانا دیەگۆ جۆتە بەدیلەکی Well, here's the باشمە. replay, and it's quite a straightforward نا finish نا at the ئۆفسایدی end. چی و He did حاڵی well to زۆر cover بە his هێواشی. space and then hit the target. I'm sure he'll be pleased with that. دایی Cody ئەخوای Gakpo. هاوڕێ من ئەتەمەجار ماوی گۆڵ دەکەم. Not getting close enough here. سڵح گۆڵی دوم ئەڵڵا لە مارتینێز ئەو تۆپان هەموو دەردێنێ مارتینێز. کەلچی نییە و شوتانە بکەم بەڕاستی کەلچی نییە. هاوڕێیان شوتە چش بۆی تاقیکەمەوە ئەوهۆ Promising, but it hasn't proved to be much of a test. چوار گۆڵ Tielemans. ئەنجامەکی باش. یاڵڵا Matty Cash. ئەو دەفرێ. Puts the ball نانە into the ڤاندایک box. لێرێ مادەم ڤاندایک لێرێت Any ترسی ناوی chance هاوڕێیان. has gone for now. ئەی وەڵڵا Able to skip past his man. نانە مەجالی نەدا بێمە ئەو لای. Equal to it. ئەو فەرقە بەڕاستی زۆر خراپ بوون. پاش گۆلی سێم هەز دەکەم دیفاعیان زۆر خراپە. ئەوە چی کردەوە؟ There is the کێشەنیە گرنگ ئەوەیە سێ خاڵی گرنگ. takeaway. ئای مانستی ئەگە خاڵی لەدەستدا بێت چەند گرنگ دەبێت لە ناو برایتۆن یاری Wasn't هەبوو. it? مانستی چی کرد مانستی ئەنجامەکەی نەنووسیە. ئێستا سیر دەکەین هاوڕێم زانین مانستی چی کرد. لە خول پلێک هاتینە پێشەوە. مانستی بشش وەڵڵا یاری بردەوە مانستی ئەو جای لەگە تۆتنامە لەگەڵ برایتۆن چی کرد ئەو لە پێشان نەداڕێ مانستی دووبێک لە ناو برایتۆن بردیتیەوە بەداخۆ ئۆ دارێن نوێنز موساب کەوت هاوڕێیان بە ناچاری جارێت جۆتە یاری پێ دەکەین بە ناچاری حیسابەکەی زۆر نەبی زۆر باشە بەداخۆ ئەگە چێزە نا وەڵای هاوڕێیان هەز دەکەم چێزە لێن دەبی باشترە هەتا دێتەوە سێنزە ڕۆژیشمەیە ئەو مۆرتۆن دڵخۆشە مۆرتۆن زۆر دڵخۆشە بەس بزانین جۆتە چەند دوور کەوتەوە جۆتە نا نۆنێس یاڵە هاوڕێیان جەمالیش زۆری نەماوێ بێتەوە داریۆن نوێنێز مادەم یاریزانەکە بەخۆی
چووە دەرەوە بە ناچاری گۆڕانکاری پێ نەکرد ڕاستەخۆ کەمە 4 ڕۆژی تر دێتەوە. جەمال موسیالە ئەیبڵ تو پلەی ئین 13 ڕۆژی ماوە. جەمال موسیال بۆ ئەم یاری ئامادە دەبێ هاوڕێیان، چکە ئەم یاریان 13 ڕۆژ دوورە، یاریەکی ئاسانە سامسادن 13 ڕۆژ. جەمال موسیالەش گەڕاوە تاکید بە ڕۆژەی ئەوەش دێتەوە نونێز، یانی ئێستا بێ کێشنە کامل پێکاتە یاری دەکەین. ڕۆژێ یاری ڕۆژێ یاری هاوڕێیان با بچینەوە ناو تەشکیلە ڕۆژی یاری. نونێز گەڕاوە هیچ کێشەی نییە، ئەوە گرنگ بوو. جەمال موسیالە جەمال موسیالە زۆری نمایە، تاکید بە دوای ئەم یارە دێتەوە، کێشە نییە کێشە نییە. وڵی هاوڕێیان حەز دەکەم پێکاتەکە تۆزێک دەستکاریکەم، زۆر نا تۆزێک هەر هەمان شیازی خۆمان، بەڵام دویارزانەکە لە پێشەوە بن 1 دقە 4 دەڵێم یاڵە ئەوە نا کانی تا هاوڕێیان بە ئەوە بێ باز ئەوە تۆزێک لە پشتەوە نەهاوڕێیان زانم شێوازی تری تێدایە. ناوەڵە هەڕێیان هەر ئەوەی خۆمان باشتر ئاز دەکەم، هەر بای خۆمان بدەستکاری ناکەم. یاڵڵا یاری بەرامبەر ساوثهامپتن، یارێکی قورس نابێت دڵنیامە. دوونامە هاتووە جەمال موسیالە گۆرە کاکە دەوەرەوە دەستان خۆش هاوڕێیان ئێوە یاریزانی سەرچینە بەزوەرنەوە. ئێستش با یاریەکە بکەین بەرامبەر ساوثهامپتن. با بڕۆ دانیۆ ئۆلمۆ و ئەخیرەن کامل توانێت دەستەی بۆ گەڕاوە و ئەخیرەن ئەو یاریە ڕۆدری یاری پێ ناکەین، ئیسراحاتی پێ دێن، چکە ئەگە هەڵە نەبووم یاری داهاتوو بەرامبەر مانستیە، ئەگە هەڵە نەبووم زۆربەی یاریزانەکان دەگۆڕین. ئاراخۆ و پشقەتێ دیاز جۆتەنە چێزە یاڵا با بڕوە. یاری داهاتووش جەمال موسیالە دەگەڕێتەوە، ئەوەی یەکێک لاوە لە خۆشەکە. یاڵا فاندایک و هاوڕێکانی to Southampton's St Mary's Stadium. I'm Guy Mowbray. Alongside me is the former England striker Sue Smith. In a live game from the Premier League on the way. It's Southampton and they take on Liverpool. Yeah, thanks as always, Guy. It's a pleasure to be here. Anticipating a good مەجالی خاڵ لەدەستدان نەماوە، کە بەڕاستی مانستی دەخاڵ گەلە زۆرە. This is how the hosts line up. It's a 4-5-1, or you could say a 4-2-3-1. This does offer plenty of threat going forward with the 3 behind the central striker. We may see the wide باز midfield گۆلەکی put زوو in بکەین and the یارێکێک fullbacks لای push دەکەینەوە. on, while the defence is still protected باز from the گۆلەکی two زوو بکەین. holding. ئەرێ کاکە تۆپەکە دووەرگرت پێویست دەکا. Virgil van Dijk plays alongside Ibrahima Konate as centre backs, and they'll play with a lone striker up front. یاڵە سەلاح Liverpool exploiting the space on the flank. هەیا وای Decent delivery. یا ناوکە لێیە. It's not finished yet. Dani Olmo. ئەی هەوار ڕێک ناکەوێت. فاول ئۆفساید یان فاول؟ وەڵا ئۆفساید. دڵم خۆش بوو
وتون فاول. يلا ئەوەی چاوەڕێم دەکرد تیپەچی قورسترن لە چاوەوەی کە پێشبینیم دەکرد. Yeah, what form he's been in to score 4 goals in his last 3 games. It's just superb. کاکە تۆ بەکەی لێ مەستینە بانە تۆ فاول. تاو هەلۆ خۆیان تۆ بەکەیان دامەوە دەستخۆش. نا کاکە دە بە جوانی کێشێ یاریەک بە ئاسانی تێبگەی ئای لێدەی ئێستا لە فەریقینەکەی دەستەکەمان دەڕوە. ها نەکەی باش یاڵڵا 16 دقەی بێگۆل. ئاخی لاعیبی معقول نییەوە هەدیەی دەدەیت. ئەوی هەوار تۆپەکان ناڕوە کاکە. یاڵڵا هەدیەکی دا بیقۆزەوە. ئەوە سلاح خەتع بوو. دەین ئەی هەوار نۆنێ زۆری نەما بوو. نا تۆپەلو چی یارزانەکە یەک بست دوورە یەک بست ئەو تۆپەیدایە وار ڕۆی وەڵا دەی ڤاندایک مەگەڕێەوە دەستخۆش کەرە کاکە پاسا دەکە نەبتە پەنارتی هاوڕێیان لە پەنارتی دەترسێم. ئۆ وەڵا تیپێکی خراپن بەس تۆزێکی سعاتنی سعات یاریکردن بەرامبەریان زۆر یاریزانی لە پشتۆیە. نا کاکە داری نوێنێز بەتەنیایە وەڵا ئەو پاسەکەم نەداوی. ئۆی هەوار زۆری سعاتن. ئەی هەوار بەڕاستی دەبی زۆر لەسەر خۆ بووم هەتا گۆڵەکی دەکەم. یاڵڵا ڕێک ناکەوێت کاکە ڕێک ناکەوێت تۆپەکە جوان لێدەم مەجال نادەن. يلا سلاح برو سلاح. الله داري نونيز لكاته شي باش بو جول دكتبه. يلا نونيز والله يا رجاني من لينيا وي هوار او باساتانا زوري سعاده. هەز دەکەم جێمی یەکەم بێگۆڵ دەبێ. دەی نونێز جێم یەکەم بێگۆڵ هەروەکو پێشبینیم دەکرد یارێکی ئیسعات تەشکیلە ناگۆڕم جاری تا دەقەی 65 دەکە گۆڵ نەکەم ئەو کاتە هەندێک دەستکاری دەکەم. ئەی وەڵڵا دەی نەکەی سلع بەخۆت ئەی هەوار لە گۆڵچی ڕامزدێل
ئەگە هەڵە نەبووم ڕامزدێل گۆچیان ئەمساڵ تەواو ڕامزدێلە گۆلچەکەی ئەرسناڵ لە بەخاتی ڕایە بەڕێیان کرد. They decide against playing it in. یاڵڵا But it's not finished yet. Not ئەی the end هەوار to the goal they were پاساتمدا looking for. Not a lot of دەی time through. هەدیە ئەی هەوار وەرم نەگرت ئەی با بۆ شەنسەی And six will get the throw in. Adam Armstrong. ئۆفساید The game will stop. Offside. یاڵڵا کاکە گۆڵێک زۆر زەر ئەو هۆی هەوار ئەو پاساتی لەو بە غەڵەتیدا هەوار ئەو غەڵەتانە زۆری سەعادە. He's been unable to provide a vintage performance in the first half. ئیسلاح What will be your view soon? There's Let's definitely push more to Salah. come from him. He's just been a bit quiet, and at times he's made decent runs, but his teammates just haven't found him. I'm sure if he Warren gets a Aurian, chance in Warren. the second half, he'll take it. کەسی لێ نییە یاڵڵا ئەڵڵا Just wide and away. والله گۆتم گۆل بوو بەس بەداخەوە دەستخۆش جۆنس نە بێ ئیسفادێ پاساتە جوانەی Liverpool recovering possession well. نا با لە تەنیشتە کاک سلاح وار زۆر وردن لە پاسات وشتی زۆر وردن بەڕاستی ئەوە ڕۆی وەڵە ئەگەڵە نەبووم واڵکۆتە بەڵام باندایک لێرەیە باندایک Mohamed Salah. Nicely played through. Lovely ball. This could lead to something. ئەو شوتە گۆل نا وەڵڵا ئەوە چێ بۆ دانی ئۆلمۆ Ball there. دانی ئۆلمۆ ڕاستێ بە تەپە شوتەکە شانسی من ئەی زۆر نزیکی دەلێ ویستینە تەمەشاگەر Oh, that's ئاخیرەکەی been هەدیەش worked دەدەن really ئەوە smartly. مشکلەیە Jones. یەکتان وەرن Dominic ئەی Szoboszlai. هەوار مەجای نەدا ئەی هەوار Working hard to win it back there. نانە ئێرە چۆلە Maxwell Cornet. Now there might be a chance as they keep it moving, دەیسلاح but able to deal with the They danger slack. decisively. Well defended. چامانە سلاحە پاسات و ڕشتەکانی شوتێک لە سلاحی ڕێک نەکەت بەڕاستی ئەی هەوار دوو خاڵی ترکە لە دەست دەین Good amount of freedom here. بەڕسمی خول ماڵاوای دەکەین بەڕسمی Coming in field now. Will it open up for him? ئەری یاڵڵا لیویس دیاس ڕۆدری ناچارین وای لێ بکەین ئەراخۆ یاڵڵا Yeah, the keeper was in a good position. Probably would have stopped that anyway, but it is a good effort, guy. Curtis Jones. On to Davis. This looks really good. Could we see a winning goal? Now it needs a good ball in. And he'll take this on. یاڵڵا یەک گۆل That was a really good chance. گۆلچەکان هەم دەبنە سوپارمان بەرامبەرمان بەڕاستی تۆزە Well, I قورسە thought that was going to be the game, guy. It was fantastic work by the goalkeeper, though, just to keep them in this. ئەی هەوار There's زۆری not نەما long بوو left now if they're going to find a winner. Now the focus turns from keeping the ball out to working a chance themselves. یاڵڵا فاول Viewed as a foul. 85 ئەی هەوار دەقە فڕی 85 Yeah,
هاوڕێیان وەزع شڕە بەڕاستی وەزع شڕە. هاوڕێیان وەزعەکە شڕە دەی Want to come away with the ball. Rodri. Decent chance. ئاخیر دەقە هاوڕێیان دەقەینەوە ئەی لەو گۆڵە گرینگە And more than دڵنیابن ئەوە گۆڵی بردنەوەی نازناوەکەیە دڵنیابن کۆمان نەداتە دەقەینەوە ئەڵڵا لە چێژی ئەم گۆڵە وەخیرەن گۆڵی بردنەوە ئای دەست خۆش سۆبەسڵای بەڵام ئافرین بۆ جۆنس کە تۆپەکەی خەتا کرد وەڵڵا جوانە ئەی هاوار لەو گۆڵە بە نرخە بەڕاستی چاوەڕێم نەدەکرد یارێکەوە قورس بێ ئای دەست خۆش سۆبەسڵای so it's 1-0. ئاخیر دەقا Gets rolling again. دە لە خۆتان مادەمار پاساتە قۆڕەکەم کەندەی هەرگیز کێشەمان نییە ئەو پاساتە قۆڕانە واخیرن دۆڕان Joe Aribo. چەند دقەیدا حەکەم نایرم تۆشە دەقەشکەم دەپسێم بۆ شایەک دروست بی Starting to be the enemy now. نا ببورن ساوساوتن یاریەکەتان لەدەستدا To celebrate the win. یەک بەیز یاریەکی ئیسعاج و وشک و قورس بەڕاستی سێ خاڵەکە زۆر گرنگ بوو ئەو یاریە ئاسمان زۆر باش نەبوو بەڵام گرنگ ئەوەیە سێ خاڵەکەمان بەدەستێنە ئای لەو خۆشی مانچستەرستی دۆڕاویان تعادل کردی وەی هاوا لەو یاریە گرینگە ڕیال مەدریت و لیڤەرپول وەڵڵا یاری ئەوە یاری لووتکەی لووتکەکان بەڵام هاوڕێیان با ڤیددیۆکە لەمە درێژتر نەبێتەوە ئیشاڵە بۆ پارتی داهاتوو بە یاری ڕیال و لیڤەرپول لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا دەست پێ دەکەین یاریەکی بەچێش تاو کاتێ دەیمۆلاتەن هەر لە خۆشیدا بن خواحافیز